هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. ئەمەڵقەی چارەش درێژە پێدەری ئەڵقەی پێشووە دەربارەی مافەکانی نەخۆشانی شێرپەنجە. بەڵام مەڵقەیە زیاتر تایبەتە بەلایەنە ئیجابی و یان لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی ئەو بەڕێزانەی کە دەستنیشانکراون بە جۆرە جیاوازەکانی شێرپەنجە و لە قۆناغەکانی کۆتایی ژیانیانە. ئەگەر چی مان و مردن بەدەست خوددایە، بەڵام دەکرێت هەندێک جار بەوەی هەندێک نەخۆشیەوە بزانێت کە ئەو کەسە بەنزیکەی چەندێکی ماوە لە ژیانیاندا. لە مەڵقەیەشدا هەر چوار میوانەکەی ئەڵقەی پێشوو لە ڕووی یاساییەوە خات و ناسک وەک پارێزەر، لە ڕووی ئاینیەوە بەڕێز دکتۆر محەممەد پێنجوێنی وەک سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی و هەڵگری بڕۆنامەی دکتۆرا لە شەریعەیە، بەڕێز دکتۆر ئەفرام وەک پزیشکی دەرونی و بە هەمان شێوە هەڵگری بڕۆنامەی دکتۆرا لە بوارەکەی خۆیە و هەروەها خات و دکتۆر هاژە وەک ڕاوێژکاری شێرپەنجەزانی لەگەڵمان نابن بۆ وەڵامی ئەو پرسیارانە، چونکە ئەمە باس لە قۆناغێکەکەین کە نزیکبوونەوەیە لە نقمبوونی ژیان و کۆتایی ژیان. لەگەڵمان بن بزانین لایەنە ئەرێنی و نەرێنیەکان چین. پێش ئەوە باس لەوەکەین ئەگەر هاتوو بە ڕێزێک دەستنیشانکرا بە جۆرە جیاوازەکانی شێرپەنجە بە گشتی و شێرپەنجەی مەمک بە تایبەتی لە ڕووی نەشتەرکاریەوە چی هەیە بکرێت لە ئارشیفی چارەی هێنینەوە و لە ڕووی کیمیاییەوە لە نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەی نانەکەلی و سنتەری ژین چی وەردەگرن و هەروەها لە سنتەری تیشک دەکرێت چیان بۆ بکرێت. پاشەوە گەڕێنەوە بۆ تاوتوی بابەتەکە لەگەڵمان بن. پاژەوەی نەخۆش کە جۆری نەخۆشەکەی دیارەکرێ کە تووشی شێرپەنجەی مەمک بووە لە لای پزیشکی تایبەت بەخۆی ئاڕاستەی ئێمەکرێ کە ئەم نەخۆشە تووشی شێرپەنجەی مەمک بووە. پاشان لە لای ئێمە دکتۆر بەڕێزەکان پشکنینی تایبەتی بۆکەنەوە لە ڕاستی دروستی و معلوماتی کە نێراوە بۆ ئێمە، پاشان قەراریەوەی لێدرن کە ئەم نەخۆشە پێویستی بۆیە کە چارەسەر بە تیشکی بۆ بکرێت. دوای ئەوەی کە پێویستی بۆ بوو کە چارەسەر بە تیشک بۆ ئەم نەخۆشە بکرێ، فایل بۆ نەخۆشەکە دروستەکرێت و ئەخرێتە سەرەوە مدەیەک چاوەڕێیەکە تا کاتی خۆی ئێکە بۆی تیشکی بۆ بکرێت. طبعاً نەخۆش لێرەیە بە پرۆسەیەکی تایبەتە ئەڕوات بۆ چارەسەر بە تیشکەکە. سەرجەم کارەکانی ئێمە بە تیم بەڕێیەکرێت، گروپێکین لە دکتۆر و لە تەکنیکاری تیشکی لەگەڵ فیزیای پزیشکیە کارەکان بەیەکەوە بەڕێیەکرێن. دوای دکتۆر بەڕێزەکان ئاڕاستی ئێمەیان کرد بۆی سیتی بۆم نەخۆشە بکرێت. ئەم سیتیە وەکو سیتیەکی ئاسایی نییە کە بەس تەنها بۆ تەشخیص بەکاربێ، بۆ پشکنین بەکاربێ. ئەم سیتیە تایبەتە بە عیلاج، تایبەتە بە چارەسەری تیشکەکە. پاشان لەلای ئێمە سیتی بۆ کرێ و ڕەوانی ژووری دکتۆرە بەڕێزەکانەکرێت. لەوێ دکتۆرە بەڕێزەکان شوێنی گرێ دیاری ئەەکەن و ئەو من ناوچەی کە لە چواردەوری گرێکەیە و مەترسی تیشکی لەکرێت ئەو شوێنش دیاری دەکەن و پاشان ئاڕاستی بەشی فیزیای پزیشکی دەکرێت. لەوێ پلانی بۆ دانرێت کە چۆن چارەسەر بکرێت، چۆن ئەو شوێنەی کە تووشی شێرپەنجە بووە تیشکی لێ بدرێت و دۆزی تایبەت بەخۆی بەرکەوێ و هەمان لە هەمان کاتە ئەو شوێنەی کە گومانی ئەوەی لێ دەکرێت کە شێرپەنجەکەی تێدا بڵاو بوو بێتەوە، ئەوێش تیشکی تایبەت بەخۆی دۆزی تایبەت بەخۆی بەرکەوێ ئەو منتیقەی ئەو ناوچەیە کە شێرپەنجەی تێدانی و سەلامەت و خانەیەکی ئاساییە چۆن بتوان کەڤەری بکەن و بیپارێزن. پاشان پلانی بۆ دانرا لە ژووری فیزیای پزیشکی ئاڕاستی ژووری تەکنیکاری تیشکەکان ئەکرێت بۆ ئەوی چارەسەریان بۆ بکرێت. لێرەش طبعاً لێرە نەخۆش بە پرۆسێکی تایبەتی دیسانەوە ئەڕواتەوە. یەکەم ڕۆژ کە نەخۆش هاتە لای ئێمە، یەکەمیشت چێکی تەواوی عیلاجەکە ئەکرێتەوە هەم لە پلانەکەی و هەم لە شێوازی کۆنتورەکەی. پاشان نەخۆشەکە ڕۆژی یەکەم فەحسی تایبەت بەخۆی هەیە. طبعاً لێرە شتێکمانەیە لێرە پێوترێ XVI فەحسی تایبەتی بۆ کرێت و بۆی بزانن ئەو چارەسەری ئێمە پێشکەشی ئەو نەخۆشەیەکەین ئایا چارەسەرێکی تەواوە و کوالیتی مەزبوطە ویان نە. لە ئەگەرێکە ئەگەر مەزبوط نەبوو دیسانەوە پرۆسەکەی بۆ دووبارەیەکەینەوە و لە ئەگەریکشە مەزبوط بوو هەمان ڕۆژ چارەسەرەکە کە حاڵەتی وامان زۆر دەرگمان بووە. دیارە چارەسەر بە تیشکەکە چەند ڕۆژێکە گرێتەوە حەسەب جۆری گرەی نەخۆشەکە کەوتووە تیشکی بۆ دابەزێنرێ. لە ئاما لە تۆتەڵا ئەگەر حسابی کەین بۆ چارەسەری تیشک گەر بۆ مەمک بەکاری بێنین 15 ڕۆژە. نەخۆشیوامان هەیە دەبێت بە 19 ڕۆژ، هیوامان هەیە دەبێت بە 7 ڕۆژ حەسەب جۆری شوێنی عیلاجەکە و شوێنی گرێکەیە. هەر لە نەخۆشەکە بۆ نەخۆشێک ترە گەورە، بەڵام لە تۆتەڵا 15 یان 19 یان 7 ڕۆژە.
طبعا ئەم جۆرە عیلاجە ڕەنگە خەڵکێکی زۆر ترسێکی لێی هەبێ ڕەنگە هیچ زانیاریکی لەسەری نەبێ هیچ معلوماتێکی لەسەری نەبێ بەڵام ئەم جۆرە چارەسەرە هیچ ئازارێکی نییە بەبێ ئەوەی نەخۆشەکە هیچ هەستی پێ بکات وەکو چۆن ئەشعەیەکی ئاسایی کەسێک ئەچێ بۆ شوێنێک ئەشعەیەگیان ئێمارایەگیان سیتیەک دەگرێ هیچ ئازارێک نییە ئەمیش بە هەمان شکڵە هیچ ئازارێکی نیە و هیچ مەترسێکی بۆ سەرجانی نەخۆشەکە نیە طبعاً سەرجەم ئەو کارانەی کە لێرە بۆ نەخۆش ئەکرێت هیچ تێچوێکی نییە حکومەتی هەرێم طبعاً خۆی کارەکان بەڕێوە بات و هیچ مەسروفێک لەسەر نەخۆش نییە. ئەو خانمانی کە دێنە قاوژ لای ئێمە ئەو عیلاجی کە بۆی نێردراوە بە پێی نەخۆشەکەی نێردراوە لەگەڵ بە پێچ قۆناغێکی نەخۆشەکەیەتی ئێمە عیلاجەکەی لای ئێمە قاوژ ناگیرێت و شوێنێکی تایبەتی هەیە بۆ گرتنەوە ئێمە هەموو نەخۆشە کۆدێکی تایبەتی خۆی هەیە پێی کۆدەکەی ئەینێرین بۆ گرتنەوەی کیمیایی عیلاجەکەی بۆ ئەگیرێتەوانە یەتە لای ئێمە جارێکە چێکی نەخۆش عیلاجەکە ئەەکەینەوانە لەگە دۆزەکەی ناوی نەخۆشەکە بۆی هەڵئاواسین هەڵواسینەکەی بە شێوەی مغەزیەکە بۆ نەخۆشەکەدا ئەنرێ نەخۆشمانەی ساعتێکە نەخۆشمانەی 2 ساعتە نەخۆشمان 3 ساعت لە دوای ئەمە نەخۆشەکە عیلاجەکەی بۆ لا ئەبرێت ڕێستێکی پێ ئەدرێت لە قاوشە ئەنجا نەخۆشەکە ئەنێردرێتەوە بۆ ماڵەوە پێشی ئەو ترێکە لەسەر هەموو کار و پیشە ڕۆژانەی خۆی بەردەوام بێت مەرجنی هەموو عیلاجێکی کیمیایی قش بوەرێنێت مەرجیژنی هەموو عیلاجێکی کیمیایی ئازاری هەبێت چکە مغەزیەکی ئەتیادی و وەری ئەگرێ لە ڕێی دەمارەوانێ پێویستەکات ڕێستێکی کەم وەربگرێ بەڵام باشترینە وەرزش بکات نظامێکی غیزایی باشی هەبێت نظامێکی خواردن کار و پیشەی ڕۆژانەی خۆی وەکو پێشتریش ئاماژەم پێەیە بکات ئەنی نەوەستێ بڵێ من لەبەر عیلاج وەرەگرم ئەمە عیلاج نیە ئەمە مغەزیەکی تەبیعیە شتێکی ئاساییە وەری ئەگرێ وەکو هەر نەخۆشێکی تر کە ڕۆکاتە نەخۆشخانەیەکی تر عیلاجی کیمیایی ژوکو بڵێ بۆ دەوروبەر هیچ مسافە هیچ کاریگەریەکی لاوەکی نییە عنی پێویست ناکە من ئەم نەخۆشەم هەیە لەبەرەوەی هاتووتە خەستخانەی هیوا عیلاجێکی کیمیایی وەرگرتۆ من عەزلی کەم لە ماڵەوە یا شوێنێکی تایبەتی بۆ دابنم پێویست ناکات وەکو کەسێکی تەبیعی هەمان خواردن بخوات هەمان هەڵست و کەوت و کار و پیشەی ڕۆژانەی خۆی بکات هیچ مزعفاتێکی لەسەر هیچ تاکێکی چواردەوری نییە زۆربەی خانمەکان عیلاجی هۆرمۆناڵ وەرئەگرن هۆرمۆناڵەکەشیان یا بە شێوەی حەپە هۆرمۆناتەکە یا بە شێوەی دەرزیەکە کە بە کوتان ئەدرێ یا لە پێستی سکیان یا ئەدرێ بە شێوەی یا بە ماسولکە بۆیان ئەکرێت 28 ڕۆژ جارێ زۆربەیانیان حەپەکانیشان ڕۆژانە وەرئەگرن زۆر خانمان پرسیاریەوەکەن ئایا مزعفاتم هەیە ئایا کۆمەڵی کاریگەری لاوەکیم بۆ تووشە بێت بۆ هۆی ئەم وەرگرتنی ئەم عیلاجی هۆرمۆناتەوە وەکو کاریگەریەکی ئەو تۆی نییە ئاماژی پێبێ بڵێ ئەوەیە یەکێکی لە چارەسەرەکان بۆ خانمان بەکارە چارەسەری بایۆلۆجیە ئەمە یەکێکە لە چارەسەرەکان کە دکتۆر لە دوای فحوسات و لە دوای ئەوەی کە ئەیبینێت قەراری لەسەر ئاوەری بگرێ یاوەری نەگرێت ئەو بایۆلۆجی بە شێوەی مغەزیە گەورەگرێ بە شێوەی دەمار وەکو لاوەکی زیانێکی لاوەکی نیە بۆ نەخۆشەکە بە پێی چەنی ژێتەوانەیە دکتۆرەکەی قەرارەیە چەنێکی ژوەر ئەگرێ هەر دکتۆرەکەی قەراری لەسەرە لای ئێمە بە شێوەی دەماروەری ئەگرێت و نەخۆشەکە وەزعێکی باشەوە ئینشەڵڵا ئەڕاتە بۆ خاتو دکتۆر هاشە پێشەوەی کە ئێمە لە بەشی یەکەمی گفتوگاکە کە باسمان لە لایەنەکان کەوتە دێوە لە ڕووی ئیتیکی کارەوە لە ڕووی ئەخلاقاتی پزیشکیەوە لە سەرتانەکەەوە نەخۆشەکانتان بڵێن ئەگەر خۆی بێوێ چ نەخۆشیێکی هەیەتی لایەنی ئاینی باسکرا لایەنی یاسایی باسکرا و لایەنی دەرونیش زووتر باسکرا بوو اینجا پرسیارەکەی من لە ڕووی جەستەییەوە وەک چارەسەری نەخۆشیەکی وەک شێرپەنجە لە قۆناغی 1 و 2 تا ڕادێک ئەگەری ژیان زیاتر ئەگەرچی مردن بەدەستخوایە بەڵام لە قۆناغی 4 بە تایبەتی کە ئەم بەرنامە لەسەر داوای بەڕێزە دروستکرا و لە بانگی هۆشیاری بۆ شێرپەنجەی مەمکەوە بە هەموو شێرپەنجەکانی تریش چ سوودێکی نەخۆشەکە خۆی بزانێت چیت یعنی لە ڕووی پزیشکیەوە بۆ چارەسەر چ سوودێکی هەیە با من لە پێشها باسی شتێک بکەم
چەند ناخۆشە بە نسبەت نەخۆشەوە کە تۆ هەواڵێکی ناخۆشی پێ ئەگەیەنی بە نسبەت هەموو کەسێکەوە نەک پزیشی بێ هەموو کەسێکی ئاعتیادیش ناخۆشە کە هەواڵێکی ناخۆش بە بەرامبەرەکەی ئەگەیەنێ بەڵام ئێمە جاری وا هەیە مەسەرەن نەخۆش زۆربەی زۆری ئەو نەخۆشانەی کە تازە تەشخیصەکەن ئەکرێن بە نەخۆشی شێرپەنجە کە دەرگای ژوورەکەی ئێمە لێ ئێن و نەخۆشەکە یەکەم کەس ئەکەنە ژوورەوە بە چواردۆری نەخۆشەکە و 4-5 کەس لە پشتیەوە هەر هەمووی چاودەممان لێ ئەنوقێنێ ئەڵێ ئەبێ بە نەخۆشەکەمان نەوترێ کە نەخۆشەکەی چییە ئەمە شتێکی هەڵەیە نابێ ئێمە بە نەخۆشەکە نەڵێن نەخۆشەکەی چییە یەکەم وابزانام هیچ کەسێک نییە نەزانێت کە بۆ خستەخانەی هیوا بۆ چ نەخۆشیەک هاتۆ بە خستەخانەی هیوا هەمویان ئەزانن کە بۆ نەخۆشی شێرپەنجە هاتوون دوو کە من دای ئەنێم باسی خەتەواتی عیلاجی لەگەڵ ئاکەم ئەڵێم چارەسەری کیمیاییت بۆ بەکارهێنم وابزانام هەموو کەسێک بەشی ئەوانە وعی سەحی هەیە کە بزانێت چارەسەری کیمیایی بۆ شێرپەنجە بەکارهێنرێ سێ جاری وا هەیە تۆ مەجموعەیەک اختیاراتت لەبەر دەستدا هەیە ئەو مەجموعە اختیاراتانە ئەبێ نەخۆشەکە لەگەڵ تابێ بۆ هەڵبژاردننی مەسەن عیلاج هەیە بۆی بەکار ئەهێنی ئەمەلێکی باشتری ئاەتێ بۆ ژیان بەڵام مزعافاتێکی زۆرتری هەیە عیلاجیکە هەیە ئەتوانی بۆی بەکاربهێنی ئەمەلەکە تۆزێک کەمترە لەوەی پێشووتر بەڵام قیمەتی حیاتەکەی باشتر ئەهێڵێتەوە لەبەرەوە لەو حاڵەتەیە تۆ پێویستیت بۆ هەیە کە نەخۆشەکەت بزانێ هەموو جارێ من بە کەسوکاری نەخۆشەکان ئەڵێم ناکرێ ئێمە چاوی نەخۆشەکەمان بە پەڕۆیەکی ڕەش ببەستینەوە لە دوای شاپاڵی پێوە بنین بڵێن بڕۆ کام اختیارە هەڵەبژێری چکە نازانێ ئەو یعنی بە چاوی بەسراوە ناتوانێت قەرار بە یاخود ڕێگەکەی هەڵبژێرە بەرەو چلایەک ئەڕۆی لەبەرەوە ئەبێ ئێمە بە نەخۆشەکان بڵێن کە چ نەخۆشیەکت هەیە و دەرەجەی نەخۆشیەکەت چەنە چەنە و ئەگەینە کۆ و چەند لەبەر دەممانە هەیە و چەند ئەتوانین یارمەتیت بین بۆ چاکبوونەوە و چەند ئەتوانین دەستت بگرین لە ئەنجامی ئەوەیە ئەو کە مەسەرەن من عیلاجی کیمیایەکەی ئێمە کە قژی ئەکەوێتە سەر ئەرزەکە ئەزانێ من چارەسەری کیمیایەکەم ماوەتێ و بۆ نەخۆشی شێرپەنجێ و تەوەقوعی ئەکات و نەفسیان خۆی بۆ مهەیە ئەکات بۆ ئەو شتانی کە لە دوا ڕۆژە بەسەریایەت و مەسەر من بە مرتاحتر بۆ نەخۆشەکەی باسەکەم ئەمە مزعافاتی عیلاجی کیمیایەکەیە هەر لەو بابەتەشەوە ئەگەر بینە سەر شتێکی زۆر مهم کە باسی ئەەکەین مەسەرن کە هەموو کەسێک ئەچێتەنەوە عملیاتەوە کەس نییە نەزانێت کە ئەبێ ئیمزا بکا بڵێ ئەچمنەوە عملیات چکە احتیمالێکی زۆر کەم هەیە لە کاتی عملیاتەکە تووشی مزعافات بمرێنەیە بە دەرەوە هەچ کەسێک بێ چارەسەری کیمیایی شەر بۆ شێوەیە چارەسەرە کیمیایەکان من 7 ساڵە ئیش ئەەکەم لەم بەشەیە لە ماوەی ئەم 7 ساڵەیە وابزانام 2 کەس بەهۆی چارەسەری کیمیایەکەەوە دەم و دەست یعنی مزعافاتی قورسی بۆ دروست بۆ گیانی لە دەستداوە پس ئەو کتێبانەی کە ئێمە لەسەری ئەخوێنینەوە کە لەسەر ئەوە فێر بووین نووسراوە ئەڵێ زۆربەی زۆری چارەسەر کیمیایەکان مزعافاتی هەیە و زۆربەی زۆری مزعافاتەکانیش تحمل ئەکرێت و ئێمە دەتوانین یارمەتی بین بۆ کەمکردنەوەی مزعافاتەکانی بەڵام احتیمالێتی زۆر کەمیش هەیە کە چارەسەر کیمیایەکە احتیمال هەیە تووشی مزعافاتێک یان حساسیتێکی بەقوەتی بکە کەیتر لە ژێر دەسەڵاتی ئێمانە بێت و لاسم حەڵا نەخۆشەکە پێی ئەمری خوای بکە ئێمانە چۆن بۆ نەخۆشێک باس ئەەکەی کە نەخۆشەکە نەزانێ نەخۆشەکەی چییە ئەو قورسایی ئەو مزعافاتانە هەڵ ئەگرێ لە پێناوی ئەوەی کە یعنی سوود بە ژیانی بگەێنەیاننا لەبەرەوە بێ هەموو نەخۆشێک ئەوانە بزانێ مزعافاتەکانی بزانێ بێجگەلەوە ئەبحاسی علمی دەری خستووە کە ئەو کەسانەی کە پێیان ئەوترێ نەخۆشەکەیان چییە و دەرەجەی نەخۆشەکەیان چییە زۆر زیاتر ئەژین وەک لەو کەسانی کە پێیان ناوترێ ئەمە بۆچی ئەگەڕێتەوە چکە ئەو کەسی کە ئەزانەیە نەخۆشەکەی چیە و دەرەجەی نەخۆشەکەی چییە زۆر بەتەنگ چارەسەرەکەیەوەیە باوەڕم پێ بکە وەکو ئەها ئەڵێن وەکو سەعات وهان لە مەوعیدی خۆیانە حازر ئەبن مەواعیدەکانیان لە بیر ناچێتەوە شارەزای مزعافاتی عیلاجەکانیان ئەبن متەمەسکن بە ژیانەوە زیاتر متابعە زیاتر ئەکەن لە ئاڕازەکان زیاترە چن لەسەری ئەخوێننەوە جاری وا هەیە ئاڕازی بەسیط هەیە کە احتیمال هەیە لەلایەن هەندێک دکتۆرەوە هەر دەرکی پێ نەکرێ یاخود احتیمامی پێنەیە ئەو ئەزانەی ڕبتی هەیە لەگەڵ نەخۆشەکە و ئەزانێ نەخۆشەکەی چیە لەسەر ئینتەرنێت ئەیخوێنێتەوە سەرەکەی زووتر هەزبەوە ئەکا کە نەخۆشەکە تەتەورێکی تیا هەیە لەبەرەوە ئێمەش زووتر ئەتوانین یارمەتی بین لەبەرەوە زۆر مهمە کە نەخۆش بزانێت چ خەتووە لە چه مەرحەلەیەکی نەخۆشیە و ئەم مەرحەلەی نەخۆشیە چەند دکتۆرەکان ئەتوانین یارمەتی بن و وەیگەێنێتەکەوە کەواتە لە ڕووی جەستەییەوە ئەوەی کە نەخۆشیی شێرپەنجە بزانێت چ نەخۆشی شێرە چ قۆناغێکایە یارمەتی دەرە بۆ درێژبوونەوەی ژیانی نەک وەکەوەی کە هەندێک کەس پێیان وایە کە ئەو کەسەرەدا خامرێت هەر زووتر ئەمڕۆ لێرە کە دانیشتبووین لە هەر سەر ڕووی دەرونی و یاسایی و ئاینیشەوە لایەنە ئەرێنی یان لایەنە ئەرێنیەکانی زانینی هەواڵی تووشبوون بە شێرپەنجەمان تاوتوێ کرد
بینەرە بین لە ڕۆکانی ترۆ و ئاگەڕێینەوە خزمەتتان بۆ پرسیاری کۆتایی دەربارەی لایەنە نەرێنیەکانی ئەوەی کە کەسێک بزانێت شێرپەنجەی هەیە چین لەگەڵمانە بن. مامۆستا پرسیاری دووهەم هەمان سینەرە دووبارە ئەکەینەوە کەسێکمان هەیە دەستنیشان کراوە بە شێرپەنجە جۆرێکی قورسی شێرپەنجەیە پلەی چوارە ئەگەری مردنی لە ماوەی چەند مانگیان چەند ساڵێکی کەمی داهاتوە هەیە ئەگەر چیمان و مردن بەدەستخوایە ئیجابیاتەکانی یان لایەنە باش و ئەرێنیەکانی ئەوە چی ئەو کەسە بزانێکە شێرپەنجەی هەیە لە ڕووی ئاینیەوە ڕووی ئاینیەوە لایەنە باشەکانی بریتە لەوەی یەکەم شت هەر کەسێک ئازانەی نزیکە مەدنی نزیکە کۆمەڵێک ئەرک هەیە کە لەوانەیە دای نابێت دوای 10 ساڵتر ئەنجامی با یەکێ لەوانە مەسەن ئەو سەدەقانەی کە پێدە سەدەقەیەکی نەبراوە چاکەیەکی نەبراوە ئەگونجێگە بزانێت دوو دەڕوا ئەتوانێت ویشانەی پێشخایەسایی ئێستا ئەنجامی با یەکێتر لەو حاڵەتانی کە هەیەی بریتی ئەگەر مافی خەڵکێکی لەسەر بێ لەوانەیە لە ژیانی خۆیان کۆمەڵێک مافی خەڵکی خوارد بێ بەرامبەر مناڵی بێ خێزانی بێ برای بێ ئامۆزای بێ ئێستا کە ئازانێ مەدە لێ نزیکە مافەکانە گێڕێتەوە ئەگەر کەسێ بیانی خاوەنی تۆزە ویژدان بێ یەکسەر بەرام هیچ لەسەر ئەوواکە قەزی خەڵکی لەسەر چووکە لە ئیسلامە یعنی یەکێ لە ئەرکە گەورەکان لەلای خوای گەورە مافی خەڵکە یعنی مافی خوای گەورە بەرامبەری زۆر ئەفەرمێ غەفور و ڕەحیم بەڵام لە بەرامبەر مافی خەڵکای خۆشبوون نییە ئەبێ ئیلا و کەسە خۆی گەردنە ئاساکە یا خۆی لێ ببورێ ئەگەر ئینسانە بمرێ بە قەرزاری مافی یەک ئینسان بێ لە ژیانی خۆیان لە قیامەتە هەزاران ساڵ ڕاگیرێت تا و کەسە لێ خۆشە بێ بەڵام سە مافێکی خوای حەقی خوای زۆر ئاسایی خوای گەورە لێ خۆشە بێ لەبەر ئەم شتە زۆر گرنگە بۆ کەسەکە کە خۆی چاکە وەوەکە یەکێتە لەو ئیجابەتی کەیتی بەڕاستی بریتە لە ئاسوودەکردنی خودی خۆت چونکە ئینسان کە ئەزانێت نەخۆشێکی وایە و مەسەلەن ئەمرێت ئیتر بۆ مردن ئامادەیی تەواوی تێدایە یعنی لە هەر کاتێکا بمرێت زۆر بەلایەوە سادە ئەبێ وەسانەشە بێ ئێمە زۆر جار هەیە لە خۆمانە کاتێکە باسی مەرگەکەین ڕەنگمان ئەگۆڕێ خۆمان لێ ناڕەحەتە بێ دەوروبەر ناڕەحەتەکەین بەڵام ئەگەر تۆ بزانم کاتەکەم کەیە سادەکەی خۆشم دیاری بێ لەلام خۆم بۆ ئامادە کردوەک و نمونەیەکم لەلایە مەسەن جارێکیان یەکێک لە خێزانەکانی کوردستانی خۆمان پیاوێکی بە تەمەنی ڕێکپێکی ساڵحی دیندار لەلام ناڵەکانی دانیشت بوو خۆی دەیزانی کێ دەمرێ یعنی سوبحان الله کاتەکەی وەکو بڵێن لەبەرچاو بوو پێ و ڕۆڵێکیان دەمەندن مەتەسن ئەزانم مردن چوانە وەکو ئەعامی من ڕێک ڕاکشا بوو ئیتر نەسابەوە سەیگە بەسەر سەینەکەوتی ئەو مردن ئاوایە تر کە ڕاکشا ئیتر نەسایەوە یعنی زۆر جار هەیە حاڵەتی ئاواش شتێکی باشە مەسەر هەموو منداڵەکانی خۆی بڵێن فێری کردن کە ڕۆڵە مردن و ئەو خەوتنەوە هەیە ئەتوانین مەسەر یعنی ئەمەکە لایەنە ئیجابیەکان لایەنە سەلبیەکانی بەڕاستی ئەوەی کە من سۆچت سیرم کرد ئەم بڵێن لە ناو کۆمەڵگەی خۆمانەوە لە مێژوو شامەسەن هێندە ڕووداوە ئێستا یەکێ لەوانە باسی هینەکەن باسی فرۆی دەکەن خۆ فرۆید پیاوێکی زۆر دەروونزان و کابراایکی شارەزا لەو بوارە بووە نەخۆشەکەی پێڵێت تۆ فڵان نەخۆشت هەیە ئەڵێ من سەما حەلاکانتە بۆ حەلی کێ پێوتی تۆ ئەوم پێ بڵێ تووڕە بوو لە حاڵتەکەی کە کابراایەکە خۆ لە ڕووی زانستیش و سەقافی و شەر نییە و کەسایەتیە ئللا زانا و نەزان لەم بابەتە لەوانە پێما یەکسان بێ تەنابریتە لە تێگەشتن لە واقعەکە ئەبێ شتێک هەیە کە بوو بە واقع ئینسان هەموو شتێک لە ڕووداوەکان کە بێتە حەقیقەت تازە بەرامبەر اینجا تۆ لەگەڵە چارە مامەڵاکەی لەگەڵە چۆن لەگە ئەم بەرەوڕی بڕۆم بەڵام گەشتێ بە گومان بێ بە خیاڵ من پێم بڵێن یا ئەگەر بگریمانە بێ زۆر جار هەیە هێمالێکم گوێ نادەمێ و ئەسڵەن خۆش ناسازێنم لەگەڵیە کاوی کە لە لایەنە سلبیەکان بەڕاستی ئەمە ڕووخاندنی ئینسان لە ناخی خۆیان کە من زۆرە لە کۆمەلگەی ئێمە ئێستا لەوان تاکیێمە بەمەوە بناڵێنێت کە ئەگەم ببیستێ لە ناخی خۆیان ڕووخانیان ڕووی تێیەکە بە تەواوەتی ئەژنۆیشکێ کە ئەمە هەڵەیە چونکە ئەبێ هەموو ڕووداوێکی ژیانی ئێمە ئیسلام فێری کردوین پێمان دەڵێت تۆ لە بۆ ژیان هاتووی لە دنیا گەورەتری لە هەموو لەم گەردونە هەمووی خزمەتی تۆەکە کابوو مەترسە لە شتەکان هەتا مەسەڵەن لە شەریعەی ئیسلامیە ئینسان لە ئەرز و ئاسمان گەورەترە نەک تەنها بڵێن مرۆڤێکی ئەم چەنە مەسەڵەن چۆن داگیر کردووە لەوانێ مەتێ داگیرەکەم لەسەر زوێگە دابدیشم بەڵام هەموو گەردون لە خزمەتی من هەیە بۆ ئەوە بە گەورە باسێکا بۆ بۆی کە من تێبگەم من دەسەڵاتێکی زۆر گەورەم پێدراوە لە ڕووی عەقڵ و منطیق و ژۆلۆژیکمەوە نابێ ئەوە مەسەڵەن سادە و ترسنۆک بم یا ئەوە مەسەڵەن کەسێکی بچووک بەرگەی کاراساتەکان نەگرم ئەمە حاڵەتێکە بۆ کەسەکان کە ئەگەر هاتوو مەسەڵەن لایەنی دەرونیان تەواو نەبێ لەوانە تووشی ئەو شۆک بوو نەبن کە ئەو شۆک بوونە زۆر جار هەیە سەرێک کێشەیە بۆ جۆرێ لەوانەیە
لادان یا مەسەڵەن خۆکوشتن یا لەوانەیە دوورکەوتنەوە لە ژیان یا مەسەڵەن عن ناڕەحەتکردنی خەڵکی تر ئەمە لە نەرێنەکەی دیکە من لە پەرتووکی ئەو دکتۆرە جان بۆ ئەو پیاوە فەڕەنسیەکە کتێبێکی هەیە بە ناوی الحیات الطب والحیات لەوایە شتێکی جوان باسەکاڵێ ئێمە کاتی خۆی نەمان ئێرابەت نەخۆشەکان ماڵی نەخۆش حقەتی نەخۆشەکان چییە لە ترسی ئەوەی هەندێک کەس خۆی انتحارە کرد ئەگە بیزانایە ئەم ترسەمان هەبوو دەبێت ئەم ترسە ئەگە ئەم ترسە هەبێت لە کۆمەلگا بێت ئەم ترسە نەهێڵی باشە ئەوەی کە لە قسەکانی بەڕێز دکتۆر محەممەد پێنجوێنی لە کورتە و پوختەی قسەکانی دکتۆر محەممەد پێنجوێنی وەک هەڵگری دکتۆرا لە شەریعەی ئیسلامی و مامۆستای زانکۆی سلێمانی و سەرۆکی لیژنەی فتوای سلێمانیە کورت و پوختە بێتەوە لەوەی کە نەخۆشەکانمان ئەگەر لە جگە لەو حاڵەتیان کە توانای عەقلیان باش نییە حەقی خۆیانە لە ڕووی ئاینیەوە بزانن کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە و بە نزیکەی چەندێکیان ماوە لە ژیانە ئەگەرچی ژیان و مەرگ بەدەست خوایە بۆی کە فریا بکەون ئەوەی کە پێیانە ئایانەوە لە کاری چاکە بیکەن وەرەگەردن ئازایی بیکەن بەڵاوەی کە وەک حاڵەتێکی سەلبی دەیبینێ بریتێ لە ترسی داڕوخان و خۆکوژی کە وەڵامیان پرسیارە لە دکتۆر ئەفرامی پزیشکی دەرونی وەرەگرین بزانینەوە چی وتووە لەگەڵمان. هەموو شتێک لەم دنیا ئیجابیات و سەلبیاتی هەیە لایانی ئەرێنی و نەرێنی هەیە پزیشکێک بە نەخۆشەکەی بڵێ شێرپەنجەی هەیە لاانە ئەرێنەکەی چێ بێگوم هەن هەچوەختێ مرۆڤ زانی ئایندەی بۆ کوێ ئەڕوا لە ڕووی دەرەوی هەست بە ئارامیەکە ئەگەر ئەو ڕێگەی ناخۆشیش بێ بەڵام ناخۆشنیش لای نەخۆشەوەیە کە تۆ بە تەمو مژاوی هێشتەوانێ پێم زۆر جەڵام ئەگەر نەخۆشی شێرپەنجەی هەیە ئەم زارەوەی ڕاستە بڵێ تۆ بەرێمیەکەت هەیە ئەوێ پێ بڵێ تۆ چ جۆرێکت هەیە لە چ قۆناغێکە چۆ ئەگەر وای دانم من نەخۆش و میمە لای بەڕێزت یەم لای تۆڵی دوکتۆرگیان تۆ شێرپەنجەیەکتێ ئەڵی وەرێمێکتێ من ئەم زانیارەی تۆ بەشی ئەوە ناکەم بزانم نەخۆشەکەم چێژم لای دکتۆرێکی تر چکە بێت دوان وسیانی کە بکەم بۆیە وتنەکەی هەر یەکەم خاڵیان ئەگەر کەسەکە چەند پێشی ناڕەحەت بێ لە ئایندەیە بەو هەواڵە و کەسە پێی ئارام بێت کە ئەزانێت چ شتێکیە چۆڕم کەسە کۆمەڵی پلانی ژیانی خۆی دانەبێت تا 5 ساڵێکە چی بکە کە بزانی لەو قۆناغەیە ڕەنگە یان پلانەکانی خێراتر بکە یان پلانەکەی بگۆڕێ باوکێکە کۆمەڵێ مناڵی هەیە دایکێکە کۆمەڵێ مناڵی هەیە ئەم کەسە کە بزانێ چی بەسەریەت 3 مانگێکە 6 مانگێکە 9 مانگێکە وەک خۆتە لێ مردن و ژیان بە دەستپای گەورێ 5 ساڵێکە چی بەسەریە ئەم کەسە هەر لەو ڕۆوانێ پلانی ژیانی خۆی ئەگۆڕێ پێی لە ڕووی دەرونیەوە ئەرکە بوترێ بەڵام لێرە شتێکەمێنێ چۆن بوترێ ئەویان گرنگە چکە وتنەکەیان شێوازی وتنەکە گرنگێکی خۆی هەیە ئەوەی کە لەگەڵ دکتۆر ئەفرام تا ئێستا کۆکین و هاوڕاین ئەوەیە کە لە ڕووی دەرونیەوە باشترە کە نەخۆش بزانێت چ نەخۆشیەکی هەیە لە چ قۆناغێکە و چەندێکی ماوە بە نزیکەی لە ژیانە و لایانی ئیجابی و ئەرێنی زۆرە بەڵام لانی نەرێنیشی زۆرە وەکەوتر لە ڕووی دەرونیە نەخۆشەکە ئەژنۆێشکێ کەمە قورسایی قسەکانمان لەگەڵ دکتۆر ئەفرامەوە ئەمێ بزانم ئەگەر کەسێ زانین شێرپەنجەی هەیە بەو هەواڵە ئەمرێ لە داخە بەڵام جارە بزان لە ڕووی ئیجابی و لە ڕۆکانی ترەوە چ سوودێکی هەیە و اینجا گەڕنە وڵاتان لە خزمەتتان هەیە. لە پێشەوەی کە دا ببڕین لەگەڵ خاتوناسکە قسەمان کرد خاتوناسک لە ڕووی قانونیەوە بە پێی یاسای عراقی باسی لەوە کرد کە جۆرێک لە ڕێککەوتنامەیان عقدی نووسراوە لە نێوانی نەخۆش و پزیشکەکەیە و هەر نەخۆشێک تەمەنی لەسەر و 18 ساڵەوە بێت و توانای عقلی تەواو بێ لە ڕووی یاساییەوە دەبێت بزانێت چ نەخۆشیەکی هەیە و چارەسەرێکی پێویستە و چەندێکی ماوە بە نزیکەی لە ژیانە و جگە لە نەخۆش هیچ کەسێکی تر بۆی نیان بڕیارە بە خاتوناسک ئەوەی کە نەخۆش لە ڕووی قانونیەوە بزانێت چ نەخۆشیەکی هەیە بە تایبەتی لە نەخۆشیەک و شێرپەنجە ئەگەر پلەی چوارم بێت و ئەگەری ژیانی زۆر نەما بێ ئیجابیاتەکانی چییە بۆ نمونە لە ڕووی دەرونی و خەڵکی خۆی باسی کردووە لە ڕووی ئاینی و خەڵکی خۆی باسی کردووە لە ڕووی پزیشکیشەوە خەڵکی خۆی باسی کردو بەڵام لە ڕووی یاساییەوە ئەم کەسانە چ سوودێکی هەیە بزانێت کە کابرا 3 مانگی تریان 3 ساڵی ترم بێت هەندێک حاڵەت هەیە بۆ نمونە کەسێک هەیە تووشی ئەو نەخۆشیە بووە ئەزانەیە بۆ نمونە ماوەی کەمی ماوە لە ژیانە ڕەنگە بێت
بانگراودی خۆی بزانێت چی هەیە لە ماڵ و مڵکی و لە سەروەتی بۆ نمونە ئەمە منەکە نمونێ یا بۆ نمونە چی کێشەیەکی کۆمەڵاتیە تاکو و کێشە لە دوای خۆی بەجێ نەیەڵێت ئێمە چینە سەر و بابەتی کەسێک نەخۆشی شێرپەنجەی هەیە بۆ ئەوەی چواردەورەکەی یەکێک لە مناڵەکانی دایکێک باوکێک تووشی نەخۆشیەکە بێ یەک مناڵی ئەزانێکە ئەم دایکە ئەم باوکەم نەخۆشی هەیە خوشکبراکانی نازانن باشە لەم حاڵەتەکەی با بۆ لای دکتۆر پێی ئەڵێ دکتۆر پێی مەڵێ مەفروزە خۆی بزانێت بۆ ئەوەی ئەو مناڵی فێڵی لێ ناکات چونکە وتکو باسمان کرد نازانی نیەتی ئەم مناڵی چێ لەگەڵیاتی کچێتی کوڕەتی نازانی نیەتی چێ ڕەنگە نیەتی وابێ بێت پێشەوەی باوکەکە یادایکەکە ئەمری خۆ بکە هەرچی متەلەکاتێتی بتەحویلی کاتە سەر خۆی بۆ نمونە خوشک و براکانی لێ بێبەریکە ئەمەش حاڵەتێکە ئەو نەخۆشە پێویستە بزانێت بۆ ئەوەی لە دوای خۆشی کۆمەڵی کێشەی کۆمەڵاتی بەجێ نەمێنێ ڕەنگە دواتە جەریمەش دروست ببێ ئەگە برایە خوشکێ هەستێ بەم شتە حتمەن یا لە ڕووی دادگا ئەم کێشە یەک لا ئەبێتەوە یا هەر جار پەنا نابن بۆ دادگا جەریمەی لێ ئەکەوێتەوە بۆیە لانە ئیجابەکەی من لەوە ئەبینمەوە مەفروزە هەموو دکتۆرێک ئەو نەخۆشانێک کە ئەچنە لایەن ڕاستەخۆ بخۆیان بڵن بۆ ئەگەر کێشەیەکیان هەبێت لەو بابەتانە یا ڕێخستنەوەی کار و باری ژیانی خۆیانیان هەبێت ئەو ژیانی خۆیان لە دوای خۆیان بەڕێکی بەجێ بێڵن یا بوون منە ئافرەتێک تووشی نەخۆشیێکی وا ئەبێ خاوەنی مناڵە بۆی بتوانێت لە دوای خۆی ئامانەتی ئەو مناڵانی تەسلیمی کێ بکە یعنی مناڵەکانی بە بێنازی و لەپڕ ئەم دایکە بەجیان نێڵێ یان باوکە بەجیان نێڵێ ئەمە لایەنە ئیجابەتی کەواتە لە ڕووی قانونیەوە ئەوەی کە نەخۆش بۆ خودی خۆی بزانێت چ نەخۆشیێکی و چەندێکی ماوە لە ژیانە سوودێکی قانونی زۆری هەیە بەتاکید بەڵام سوودی تریشی هەیە ئەگەر نوێڵات ئەمزانی چییە شێرپەنجەی مەمەک نیشانەکانی و چارەسەرکردنی شێرپەنجەی مەمەک لە ئەنجامین گەشەی ناڕێکۆپێکی هەریەک لەو خانانەی مەمەک کە بەرپرسن لە بەردەوامیدان بە چالاکیەکانی مەمک و دروستبوونی هەر کێشەیەک لە کاتی گەشەکردنەکەدا دەبێتە هۆی دروستبوونی خانی شێرپەنجە و ئەو خانانی بەردەوام دەبن لە گەشەکردن تاوەکو دروستبوونی نەخۆشیەک کە پێی دەوترێت نەخۆشی شێرپەنجەی مەمەک نەخۆشیەکە بە شێوەیەکی گشتی لە ڕەگەسی مێدا دەردەکەوێت توشبوونی نەخۆشیەکە بەسەر سێ قۆناغدا دابەش دەکرێت کە لە قۆناغی یەکەمدا ئەگەر زۆرە هیچ نیشانەیەک یان چەند نیشانەیەکی کەم دەرکەوێت بەڵام دروستبوونی زیبلا یان لوو یان هەر گۆڕانکاریەک لە شێوە و قەباری مەمکدا نیشانەیەکە بۆ توشبوون بە نەخۆشیەکە لەگەڵ ئەوەشدا سووربوونەوەی گۆی مەمک و خوراندن و پێسەڵدان و لیککردنی گۆی مەمەک بە ئاو و شیر و خوێن و زەردا و دروستبوونی ئازار لە بەشی ژێرەوەی مەمەک نیشانی تری توشبوون بەم نەخۆشیان. قۆناغی یەکەمی نەخۆشیەکە دەتوانرێت بەهۆی وەرگرتنی چارەسەری پزیشکیەوە نەخۆشەکە چاک بێتەوە، ئەویش بە ئەنجامدانی پشکنینی پێشوەخت و هەستکردن بە نەخۆشیەکە لە قۆناغە سەرەتاییەکانی نەخۆشیەکەدا. پشکنینی پێشوەخت و سەردانیکردنی پزیشکی پسپۆر بۆ ئەنجامدانی پشکنین بۆ مەمەک لە ڕێگەی مۆمۆگرافی هۆکارێکی بەهێزە بۆ چارەسەرکردن و بنەبڕکردنی نەخۆشیەکە. تەنانەت ئەگەر هیچ کام لە نیشانە سەرەتاییەکانی نەخۆشیەکە لە کەسەکەدا دەرنەکەوت بێت. نەخۆشی شێرپەنجەی مەمەک پەیوەندی بە مێژووی خانەوادەکەوە هەیە کە لە ڕابردوو چەند کەسی ئەندامانی ئەو خێزانە ئەم نەخۆشیان توش بووە، نەوە لە دوایەوە گوازراوەتەوە. هەروە دروستبوونی سۆڕی مانگانە پێش لە وادەی خۆی و بە شێوەیەکی بەردەوام. تەمەنی نائومێدی کە لە دوای تەمەنی 40 بۆ 45 ساڵی بەدواوە لە خانماندا دەردەکەوێت. هاوکات بەرکەوتن بە مادە کیمیای زیانبەخشەکان و بەکارهێنانی دەرمان و چارەسەری پزیشکی زیاد لە پێویست و بە تایبەت ڕێگریکردن لە دووگیانبوون و هەڕەمێکیانە. لەگەڵ هەموو ئەمانەشدا خواردنەوەی مادە کحولیەکان هۆکارگەلێکی بەهێزە کە یارمەتی دروستبوونی خانی شێرپەنجەیی و ناڕێکی گەشەی مەمەک دەدەن. چارەسەری شێرپەنجەی مەمەک پەیوەندی بە جۆر و ستێجی نەخۆشیەکەوە هەیە. چارەسەرەکانی نەخۆشیەکە لە ڕێگەی نەشتەرگەری و بڕێن و دەرهێنانی ئەو بەشەی کە توش بووە بە خانی شێرپەنجەیی یاخود لە ڕێگەی شەپۆلی کیمیاییەوە دەبێت کە دەجێت لەو شوێنەی کە خانەکەی تێدایە بۆ تێکشکاندن و لە ناوبردنی خانەکان، یاخود دەتوانرێت لە ڕێگەی وەرگرتنی چارەسەری کیمیاییەوە وەربگیرێت کە دەکرێتە سیستمی خوێنەوە. پشکنینی پێشوەخت و سەردانیکردنی پسپۆڕی تایبەت بۆ پشکنین ڕێگری دەکات لە گەشەکردنی بۆ قۆناغەکانی تر.
خات و دکتۆر هاژە ئێمە ئەم بەرنامەیە کە سێتە وەرگولەتەوەری یەکەمە باسمانەوە کرد کە نەخۆش لە ڕووی ئیتیکیان ڕەوشتیان ئاکاری کارەوە مافیەوەی هەیە کە بزانێت لە ڕووی ئاینی لە ڕووی دەروین لە ڕووی یاساییشەوە باسمان کرد باسمان لەلایەنە ئەرێنەکانیش کرد کە بزانێت نەخۆشەکەی هەیە چییە لە ڕووی زانستیەوە لانی نەرێنی ئەوە چیە کە نەخۆشەکە بزانێت نەخۆشیکی وەک شێرپەنجەی هەیە من بڕوا ناکەم هیچ لایەنێکی نەرێنی هەبێت لەسەر ئەوەی کە تەسیر بکاتە سەر کەمکردنەوەی ژیانی نەخۆشەکە بالعکس تۆ ئەگەر بە نەخۆشەکە نەڵێ نەخۆشی وەهامان هەیە کە سوکارەکەی خۆی عادەتەن وەها ئەوەی کە ئێمە ئەبینین ڕۆژانە نەخۆشخانەی هیواوە هەیە یەکەم جار لە زۆربەی زۆری خەڵکەکانە ئەو بەشێکی باشی خەڵکیش هەیە کار خزمەتی نەخۆشەکەی ئەکا هەتا بسەر یەکەم ڕۆژ کە نەخۆشە هێنرێ هەموو کە سوکارەکەی بە چواردەورەوەتی هەموو دم لە ئێمە ئەنوقێنێک کە بە نەخۆشەکە نەڵێن کە نەخۆشەکەی چییە و دەرەجەکەشی چییە بەسەرەوە نەکە نەخۆشەکە دەستەکە بە عیلاج 4-5 وەجبە لە عیلاجەکەی تێپەڕ ئەبێت سێرەکی نەخۆشەکە خۆی بە تاق تەنهایە کە زۆر جار نەخۆشەکە ئەوەنە لە شک و گومانە هەڵڕاوەتەوە نەخۆشەکە سێرەکەی وەرەقەکانی پیشانایەتەوە ئەڵێ دکتۆرەوە پێوتم دەرەجەی نەخۆشیەکەم چەند بوو منیش مەسەلەن یان دکتۆرێکی کە یان جاری وهەیە لە من ناپرسێت چێ لە دکتۆرێکی کە ئەپرسیاڵەوە وەرەقەکانمە بۆ خۆیان دکتۆرە هاژە لە بیری چووە مەسەلەن یان دکتۆر ڕۆژان لە بیری چووە پێمان بڵێ دەرەجەی نەخۆشەکەمان چەنە ئەرێ عەزیەت نەبێت دەرەجەی نەخۆشی ئەم نەخۆشە چەنە جاری وهەیە کە ئەنو باسی نەخۆشێکی کە ئەکات و ئیبا بۆ لای دکتۆرێکی کە بەس بۆی حقیقەت و واقعی نەخۆشەکەی خۆی بزانێت کە ئەو پێی ئەڵێ مەسەلەن دەرەجەی نەخۆشەکە دەرەجە 4 یەکەم شت کە لە عیلاقە لە بینی من و نەخۆشەکە ئەشکێ ئەوەیە کە ئیتر نەخۆشەکە متمانەی بە من نامێنێ یان متمان نەک من هەرموو دکتۆرێکی معالجی نامێنێت نەرێنی پێنەوتنە پێنەوتنە طبعا زۆر مشکلەیەکی گەورەیە سێرەکەی نەخۆشەکەیەتەوە پێت ئەڵێ تۆ دکتۆرەی چیت کە بە من ناڵی دەرەجەی نەخۆشەکەی من چەنە تۆ بۆت نییە لە منی پشاریتەوە سێرەکەی زۆر بە سلبی بەسەر نەخۆشەکە ئەشکێتەوە جاری وا هەیە نەخۆشەکە دەرەجەی نەخۆشەکەی زۆر کەمە پێویست ناکە عائیلەکە لی پشارێتەوە مەسەڵەن من ئەگەر دەرەجەیەکی نەخۆشی سەرەتانی مەمکن هەبێ احتیمالێتی چاکبوونەوەی لە 105 ئیتر چ داعیە من لە نەخۆشێک شارمەوە کە تۆ نەخۆشەکەت نەخۆشی شێرپەنجەیە کە تۆ ئەمەلێکی زۆر باشت هەیە بۆ چاکبوونەوە احتیمال هەیە نوعەتی ئەنفلۆنزاکانی پێشووتر ئەوەنە نیسبەی چاکبوونەوەی نەبێ بەقەدر ئەوەی کە نەخۆشیێکی دەرەجەیەکی یاخود دەرەجە 2 نەخۆشی شێرپەنجەی مەمک ئەوەنە نیسبەی چاکبوونەوەی هەبێ لەبەرەوە کە تۆ پێناڵەی فەقیرە زوومێکی لێ ئەەکەی کە نەزانێت کە چەند احتیمالێتی چاکبوونەوەی هەیە چکە ئەو لە ئەعماقی خۆیانەوە هاتە سەورەکە کە نەخۆشەکەی دەرەجەکەی زۆر بەرزە و کەمی هەیە لە ژیانە عکسەکەشی ڕاستە جاری وا هەیە نەخۆشەکە حس ئەەکەی کە فترەیەکی زەمەنی محدد لە بەردەمیا هەیە نەخۆش حەقی خۆیەتی بزانێ بەرەو کوێوە ئەڕات چی ئەکات پلانی داهاتووی چۆنی ئەبێ نەخۆش هەیەتەوە لای ئێمە پێمان ئەڵێ دکتۆرە تۆ چۆن چ حەقێکت یاوە بە خۆت بە من نەوتووە کە دەرەجەی نەخۆشیەکەم چنە چکە من شتم هەیە ئەمەوێ بیکەم شتم لە بەردەماوە هەیە ئەمەوێ بیکەم بۆ نمونە ئێمە نەخۆشێک هەبوو نەخۆشەکە شێرپەنجەی خوێنی هەبوو لە ئاخری ئەیامە ئێمە قەراری ئەومان ناوتمان چارەسەری کیمیایی بۆ بەکار ناهێنین لەگەڵ خوشکەکەشی هەر لە فڵدی خۆمانە ئیش ئەکا وتمان چارەسەری کیمیایەکەی بۆ بەکار ناهێنین نەخۆشەکە خۆی بانگی کردینەوە وتی ئێوە بۆتان نییە اختیاری ئەوە بکەن من چارەسەری کیمیایی بەکار بهێنم یان بەکاری ناهێنم ئەگەر مجازەفەیەکی زۆریشی تیا هەبێ من ئیلا چارەسەرە کیمیایەکانم وەرەگرم وتمان بۆ وتی ئێوە ئەزانن من طموحی من لە هەموو ژیانما چی بووە طبعا ئەکید من نازانم طموحی نەخۆشێک لە هەموو ژیانیان چی بووە وتمان چی بووە وتی من هەموو ئاواتم ئەوە بووە تاقە کوڕەکەم ببینم تەخەڕوجی کردووە لە کولیەی تۆپ 3 مانگی ماوە بە تەخەڕوجکردن لەبەر ئەوە من هەر محارەبە ئەەکەم هەتاکو ئەو 3 مانگە تەواو ئەەکەم ئەو چکە ئەتاکە شت لە ژیانە کە من ویست بێتم ئەوەیە فعلا یعنی ئەوەی کە من تەوقع ناکرد ئەوە بکە نەخۆشەکە تەحملی کیمیایی بکات و ئەو فترەیە بپەڕێنێت و مشارەکە بکات لەگەڵ دەرچوونی کوڕەکەیە کەواتە ئێمە چەند نزیک بین لە نەخۆشەکانمانەوە نازانین هەدەفی ڕئیسی نەخۆشەکانمان چییە چکە هەموو کەسێک سندوقێکی ئەسراری خۆی هەیە تابع بە خۆیەتی غێری خۆی نەبێ هیچ بەنی بەشەرێکی کە نازانێت ئەو ویستەکانی چییە لێجگەلەوە جاری وا هەیە ئێمە نەخۆشمان بۆیە دەرەجە 4 عیلەکەی پێی ئەڵێ دەرەجەیەکە ئەم نەخۆشە مەسەرەنیان دەرەجەکەی دەرەجەیەکی بەرزە لەو ڕۆژەوەی کە عملیات ئەکرێ هەتاکو و ڕۆژەیەت بە خستەخانەی هیوا تقریبن 30 ڕۆژێکی پێ ئەچێ لەو 30 ڕۆژەیە چی کەس سەردانی ئەم نەخۆشەی کردووە هاتێ گەیشتووە کە ئەم نەخۆشە دەرەجە بەرزە دەرەجەیەکی نەخۆشی شێرپەنجەی هەیە ئەبینن لە پاش فترەیەک نەخۆشەکە عەمری خواکە
لەبەر ئەوە کە بڵێن یەکێک لەو زائیرانە کە تووشی نەخۆشی شێرپەنجە ئەبێت بۆ لای ئێمە ئەگەر دەرەجەیەکیش بێ کە ئێمە پێی ئەڵێن دەرەجەیەکەکان چاگە بێتەوە نەخێر دکتۆرە ئەی فڵان کەس من فترەیەک پێش ئیستا چوون بۆ لای دەرەجەکەی وتیان دەرەجەیەک و کە چیە مردیش ئەمەش هەر یعنی ئیفێکتێکی نەرێنیە لەسەر خەڵکەکە لەبەر ئەوی وها ئێمە معلوماتێکی غڵەت ئەگوێزینەوە بۆ بەرامبەرەکەمان و هەم بۆ نەخۆشەکەشمان لەبەرەوە ئەمانە هەمووی بە سلبی ئەشکێتەوە شتی کەشمان دووچار ئەبێتەوە بەس بۆیە ئێمە ئەم میسالانە ئەهێنینەوە بەس بۆی خەڵک لێمان تێبگا بزانین معاناتەکان چین چووکە وازانن معاناتەکان هەروتون و نەوتنە معاناتێکی کە لەو شتانەی کە ئێمە هەمانە مەسەن زۆر جار تووشی گرفتی یاسایی ئەبینەوە هەر لەناو ئەم سلێمانەیە کە ئێمە تیا ئەژین چەنەها جار ئێمە چوونێتە محکەمە بۆ شایەتیان چکە مەسەن نەخۆشمان هەبووە دەرەجەی نەخۆشەکەی دەرەجە 4 بووە لەگەڵ کوڕەکەیە لەگەڵ کچەکەیە هاتووە کە زانیوێتی دەرەجەی نەخۆشەکەی دەرەجە 4 و توێتی مەسەن من پێویست ناکە دایکم عمری لە هەفتاکانە و عیلاجی بۆ بەکار ناهێنم پاش فترێکی سێرەکەی ئێمە لە محکەمەوە بانگ ئەکرین بۆچی چونکە ئەو کەسێک کە لەگەڵ یا هاتووە بە براو خوشکەکانی کەینەوە تۆ کە دایکی چیەتی و دایکەکەی وها لێ کردووە یاخود باوکەکەی وها لێ کردووە کە هەموو ئەملاکەکان تەحویل بکاتە سەر خۆی و لە دواییە اینجا لە دواییە براو خوشکەکانێکی مەسەرەن لە ڕێگەی یەکێکەوە لە ڕێگەی بینینێکەوە لە خستەخانەی هیوا بۆیان کەشف بووە کە دایکەکان یاخود باوکەکان نەخۆشی شێرپەنجەی هەبوو ئەم برایە یاخود ئەم خوشکە بە شێوازێکی کە مۆزوعەکەی بەڕێوە بردو ئەملاک بازراوەتەوە و یعنی زۆر ئەو مەشاکلانەشمان توش ئەبێت ئەوەی کە هەیە ئەو مەشاکلانی کە خاتو دکتۆر هاژە باسی کرد و بابەتانە لە ڕووی نەرێنیەوە گە نەخۆش بزانە نەخۆشەکەی هەیە چییە لە ڕاستیەوەی کە باسی کرد لە ڕووی نەرێنی زیاترەوەیە کە نەزانێت چێتی لە ڕووی یاسایی و لە ڕووی ئاینیەوە کۆمەڵێک لێکەوتی خۆی هەیە و دوجاریش لە ڕووی دەرونی ڕگەڵ دکتۆر ئەفراما باسێکی کەچین لەگەڵمانە بن و ئەگەر ڕێنەوە خزمەتتان بۆ تاواکردنی بەرنامە. خاتو ناسک ئێمە لە دوو پرسیاری پێشووە باسمان لەو کرد کە تۆ لە ڕووی قانونیەوە وتت نەخۆش حەقی خۆیەتی بزانێت کە چ نەخۆشیەکە سەر و 18 ساڵ بێ و لە ئەنی ئیجابیاتی زۆر زۆریشە لە ڕووی یاساییەوە لە ڕووی یاساییەوە هیچ سەلبیاتێک هەیە بۆی کە نەخۆشێک بزانێت چ نەخۆشیەکی هەیە و ماوەشی کەمی ماوە لە ژیانە لا سلبێتەکە لاانە ببێنەوە بۆ دوو حاڵەت یەکەم لایەنە دەرونەکەیەتی ڕەنگەوە ئەو کەسانێکە مختصن لەو لایەنە زیاتر شەرحێتی لایەنەکەی بکەن و پێشم باشە ئەو دکتۆرانی کە بڵێن تایبەتمەندن بە نەخۆشی سەرەتان ڕاستەوخۆ کە بە نەوخۆشەکە ئەڵێن ئاراستیکەم بۆ لایەنی دکتۆرێکی دەرونی بۆ ئەوەی بتوانن چۆنەڵێ ئەو کاریگەری کە لەسەری هەیە هێوەربێتەوە وەلایەنێکی تریشی کە و لایەنە سلبی تیا ئەبینمەوە ڕەنگە هەندێک کێشەی کۆمەڵایەتی تیا بەجێ بمێنێت يعني ئەمە لایەنە سلبیەکەیەتی باشتر وایە پێشوەخت هەموو دکتۆرەکان دکتۆرە بەڕێزەکان ڕاستەخۆ بە نەخۆشەکانیان بڵن بۆ نمونە دەرەجە 1 2 3 4 هەر شێوازێکەیە پێی بڵن و هەر حاڵەتێکی پێشوەخت چارەسەرکردنی هەیە چییە پێی بڵن بۆی تووشی کۆمەڵەیە کێشەی کۆمەڵایەتی نەبن ئەم کێشە کۆمەڵایەتیانش ڕنگانەوەی ئەبێ لە ناو کۆمەلگا و ڕەنگە چاولێکەریشی لێ دروست ببێ و حاڵەتی زۆر خراپی لێ بەدی بکرێ کەواتە وەک پارێزەرێک لە ڕووی قانونیەوە پێت وایە لایەنی سلبی لە مەسلەی شاردنەوەی هەواڵی شێرپەنجەکە نەک لە پێوتنی هەواڵی شێرپەنجەکە بەڵێ دروستە؟ وەکو ئەوەش من کە تیا ئەبینم ئەو دکتۆرە لە ڕووی قانونی بەرپرسە بێ بە پێی قانونی ئەڵتبای خۆیان بەرپرسە بێ کە ڕاستەخۆ بە نەخۆشەکە نەڵێت کەواتە لە ڕووی قانونیەوە پزیشک مولزەمە بۆی کە ڕاستەخۆ مولزەمە بەبێ ئەو عەقدە ئیتیفاقیەیە بڵێن بەبێ ئەو عەقدەی کە هەیە لە بینیانە ئیلزامێکی عەقدیە عەفومکە یا ئیلزامێکی ئیتیفاقیە ڕاستەخۆ کە ئەو نەخۆشە ئەچێتە لاو دکتۆرە ئەو ئیلزامە دروستە بێ ئیتر شرطی خۆ بنووسین بێ ئیلتیزامێکە لە بینی ئەو دکتۆرە و ئەو نەخۆشە دروستە بێ مەفروضە لەسەر ئەو دکتۆرە بەڕێزە پابند بێ بۆ ئیلتیزامێکە لەسەرێتی کەواتەوەی کە تا ئەسە کۆکین لەسەری هەمویانەوان پێ وایە کەلانی سەلبی ڕاگەاندنی هەواڵی شێرپەنجە ئەوەیە کە لایەنە دەرونیەکە و ئەژنۆشکانەکەیە بەڵام زانین کەس بە هەواڵی شێرپەنجە ئەمرێ میوانی پزیشکی پسپۆری دەرونی وەڵاممانەهاتەوە لەگەڵمانە. دکتۆر ئەفرام میوانەکانی کە لە پێش تۆ قسەیان کرد لە ڕووی ئاینیەوە لە ڕووی یاساییەوە
لە ڕۆ پزیشکێکەوە کە ئەو ڕێی خۆی هەیە بەڵام لە ڕووی دەرونیەوە هەموو قسان لەسەر و بابەتەیە ئەڵە نەخۆش کە پێڵی شێرپەنجە هەیە ئەژنۆیشکێ حتاانی خەڵکەیە ئەڵێ ئەگەر ئەو نەخۆشە نەیزانیا شێرپەنجە هەیە لەوانەیە درێژتر بژێ زیاتر بژێ کەم نەزانام لە ڕووی زانستیەوە ڕاستێن لە ڕووی زانستی فیزیکیەوە نەک لە ڕووی زانستی دەرونی هەڵبەتمان و بردنیش دووبارە گەڕە مسەری کە بەدەست خوایە پرسیارەکەم ئاوا کورت و کەم و پوختەکەمەوە ئەگەر یەکێ زانی شێرپەنجەی هەیە لە داخامرێ هیچ سەرچاوەیەکی زانستی نییە بڵێ مرۆڤ کە بزانە خۆی بخوتنی ئەم هەواڵە کەسەکە پێی بمرێ دوێ کاتی ئەم هەواڵە بە یەکێکەڵی وەڵامدانەوەی مرۆڤ بۆ هەواڵی ناخۆش بەم پێنج قۆناغا تێپەڕێ زۆربەی زۆری خەڵکی وە لە سەرەتایەکەم شتن و کۆڵی لێەکە دیناڵ ئەڵێ نە من ئەوەم نییە منەوە نەخۆشیەم نیە ئەچێ دووجار سێجار فەسە بۆی دڵنیا بە یا شتەکە ڕاستە یانە دوای ئەوەی کەزانی شتەکە ڕاستە دەستەکە بە لۆمەکردنی خۆی بۆچی من بۆ من توشم ئایا غەڵەتێکم کردووە تاوانێکم کردووە شتێکم کردووە دەستەکە بە لۆمەکردن بۆ من تووشی ئەم نەخۆشیە بم چۆن لە کۆمەڵگەی من دەگەست وە ئەزانێت توشبوون بە نەخۆشی بریتێ لە سزایەکی خوای کامیشێک لە بۆ چوونە هەڵەکان کە خەڵکی وازانێ کێکە تووشی شێرپەنجەبێ خوای گەورە سزایە بۆیە تووشی کردوون بۆی کەسەکە لۆمەی خۆیەکە ئەو قۆناغەت کەتی ئەپەڕێنێتە قۆناغی سێهم دەسەکاتە پەیماندان بەخوای گەورە پێوترە سەوداکەری ئەڵێ بەس چاک بمەوە حەجێکەکەم ئەمرێکەکەم خێرێکەکەم قوتابخانەی دروستەکەم ئەوەی کەوا خۆی بتوانێ بیکە هەموو کاری چاکاکەم زەرەر بە کەس ناگەێنم وی لە قۆناغی سەوداگەری ئیتر تاک وردە وردە بیرە ئیجابیەکان زاڵەوێ بەسەریا چۆتر لۆمەکردنەکەی خۆی سوودی نەما بڕیاریا شتی باشە بکە پێ کە تۆ پێتوت ئەشێ ماوەی هەفتەیە دە ڕۆژ لە قۆناغی لۆمەکردن بێزارەکە بێ بەڵام دوای چەند ڕۆژێکیکە یەتە قۆناغەکەی تر کە قۆناغی بڕیاردانە چ شتێ بکا باشە بڕیارە کەڵێ ماوەی کەمە ماوەتریش خراپێ ناکەم زیان بە کەس ناگەێنم درۆ ناکەم ئیشی خۆم بە مەزبوطەکەم کە سەوداکەری تەواو کرد ئەکاتە قۆناغی پەسەندکردنم کەسە ئەشێ ماوەیەکی کەم ئەگاتە قۆناغی دڵتەنگی تۆزە بێ تااقەتە بێ بێزارە بێ کە بیرەکاتەوە بۆ ئەملیاتەوە بەڵام دواتێتە قۆناغی پەسەندکردن کەس نییە لەوانەیە کە من دیومە نزیکی 4 ساڵە بێ بەشێک لەوانەیە کەەوە نەخۆشیان لە نەخۆشخانێکیوە و گرفتێکی دەرونی هەیە ژمارەیەکیان سەردانی منەکەن لەوانەیە کە دیومە کەسی نەبڵێ من ڕازی نبووی کەوا نەخۆشە ئەمە ئەکسێپتە بێت دوای ماوەیەک بەڵام وەکوتم شێوازی وتنەکەی ئەبێ بەستایی لێبێ کەم کەسە زوو بێتە ئەم قۆناغا ئێمە هەندێک جار نەخۆشمان کە بەلاڕێ ئەڕوایان تۆزە گرفتەکەی درێژە ئەکێشێ ڕەنگە هەندی هەڵەی تیاابێ لە ڕووی زانستێک و لەسەر شێوازی وتنەکەی کەم نەگەر بە خێرایی بڵێن بە چەند دەقەیەک بۆی کەوایکە کەوی هەواڵە بگەێنە مەرج نیە پزیشکە بێ بە کوڕەکەڵی بە باوکە دڵێ نەخۆشەی هەیە پزیشکێ پێڵە یەکەم شت گرنگە تۆ ئەبێ لە ژوورێکە بڵێ ئەو ژوورە بەڕاستی ژووری گیانی هەواڵ بێ نابێت لە مەمەڕی نەخۆشخانەیە کابێ نابێت لە ژوورێک کابێ پچڕاندنی زۆر تیاابێ ئەم بێ ئەو بڕوا ئەو بێ ئەو بڕوا وەتە نابێت لە ئیسیشاری ڕاوێشکاریا بێ کەڕۆی 40 نەخۆش بینی کە ئەم ژوورە دابین کرم هێمنێ هەبێ ئەبێ ماوەی نێوان تۆ نەخۆشەکە ئەو نەبێ ئەگەر نەخۆشەکە بە هەواڵەکە تووشی ناڕەحەتیە بوو کەوتە گریان کەوتە هاوارکردنی تۆ بتوانانی شتێکی بۆ بکەیت بێگەنگ یەکەم شت ژوورێکی دروستە هەبێ دووەم شت بە نەخۆشەکە ئەڵێ تۆ ئەزانی بۆچی هاتووی باوەڕ ناکەم نەخۆشیە سەدای نەخۆشانێکی وا بکە بڵێ هەروە ڕۆشتم بۆ پیاسە کەواتە هەندێک شت لە خۆیان شکە بە ئیتر هەچ نیشانەیە بێ ئازارێ بێ گرێ بێ ناڕەحەتێ بێ کە دوو ئەمەت لێ پرسی سێم شت ئەرکی توێ ئەڵێمە کۆمەڵی پشکینیمان بۆ کردووی حەزەکەی ئەنجامی پشکینەکانت بۆ باس بکەم نەخۆش لێ حەز ناکەم بزانم چی پێم مەڵێ وەکوێ بەڕێستێڵی ڕەنگە بە کەسوکاری بێ کەڵێ حەزەکەم بزانم چیمە هەموو پێ بڵێ کە نەخۆش خۆی ڕەزامەندی نوان کە تۆ زانیارەکەی پێ بڵێ ئەگەر پێت نەوت تۆ لە ئەرکی پزیشکی خیانەتێکە چکەم کە سەڵێت چیم هەیە پێم بڵێ کە تۆ پێی ناڵەی ئەمە تو کەواتە ڕازبوو نەبووی لەگەڵ نەخۆشەکە بێ لە قۆناغی سێمە ئەوەی کەواتە نەخۆشەکەڵێ شتەکانە پێ بوو قۆناغی چوارەم وتنی هەواڵەکەی ئەو حاڵتی کە هەیەی هەمیشە لەم نابێت زانەوەی مبهەم بەکاربێنی بێکەوێت تەنها گرێکتێ تەنها ئەوەتێ ئەوێ پێ بڵێ نەخۆشەکەی تو ئەمەیە لەو قۆناغێت تا ئەم کەسە لەوێ پلانی ژیانی خۆی دابنێ نەک بچێت چەند ماڵیش کە بگەڕێ بە وڵاتانە بزان نەخۆشەکەی هەیەیانە قۆناغی چوارەم کە ئەمە وت هەواڵەکە قۆناغی پێنجەم بێتێ لە قۆناغێکی بێدەنگی کە دکتۆرێ توێژەرێ کارمەندێ ئەم هەواڵەیە بە نەخۆش ئەبێ لایەنی کە ماوەی دەقەی ژوورەکە بێدەنگی تیاابێ تا بزانی ئەم کەسە کە ئەم خەبەرە وەرەگرێ وەڵامدانەوەی مێشکی چۆنە هێ دەسەکاتە گریان هێ ڕەنگە بقیژەنە هێ ڕەنگە تۆڕە بێت هێ ڕەنگە لەو کاتەیە تۆزی فشاری خوێنێ دابەزێ بورانوێکی سوچەوێت و هەڵبچێتەوانێ ڕەنگە کەسەکات تەقبولی ئەوە نەکە بۆیە گرنگە بە پێی وەڵامدانەوەی کەسەکە دکتۆرەکە پێویستی شوێنەکە جێبەجێ بکە ئەگەر گریانەکە ئەگەر هەشتێک کە ئەم قۆناغی تێپەڕان نابێ نەخۆش ئەم ژوورە بە جێ بێڵێ
هەتا هەندی ڕێنمایی وەرەگرێ ئەی نابێ نەخۆشیە بەورەقی بێتەوە لێ من شێر پەنجەم هێ و نەزانێ بچێ بۆ کوێ ئیلا ئەبێ ئەم کەسە ئەگەر لەو کاتیا باری دەروونەکەی ڕێگە بە نەکە گەرێکی هەڵچوونێکی گەورەی بێت تۆڕن قسەت بۆ ئەەکەم بەڵام ئەگەر باری دەروونەکەی ڕێگە بە گرنگە پزیشک لە ماوەی 10 خولەک 15 خولەک 20 خولەکە هەندێک زانیاری وا بە نەخۆشەکە کە نەخۆشەکەی تۆ بە ڕێژوی توشبوونی ئەوەیە بۆ کارەمە تیساکان ئەوەیە ئەگەری چارەسەرەکەت 1 2 3 4 ئەم ڕێگانە هەر هەمووی هەیە لەگەڵ کە سوکاتە گفتگو بزان چ شتێکتەوە بێت کە نەخۆش هاتە دەرەوە لە ژوورەکەی تۆ ڕووناکیەکە بێ لە بزانێ بەرەو شو ئەڕوا بێ گرنگە شێوازی وتنەکەی بەڵام هەموو سەرچاوەکان کۆکەن وتنەکەی زۆر باشتر لە نەوتن چکە وتنەکەی نەخۆشەکە ئەزانێت چ شتێکی و پلانی ژیانی خۆی دانێ نەوتنەکەی نەخۆشتە حاڵی دڵڕاوکێ حاڵەتی ترس حاڵەتی نەزیان ڕەنگە پەنابەرێتە بەر ڕێگەی هەڵە بۆ چارەسەرکردنی خۆی بڵێ ئەمەی من هیچ نییە چێ لە هەندێک شوێنێکە چاسەوە گرێ کە دوای بێتەوە بۆ لات قۆناغشکەی بڕی بێ لە بریدۆکە بووە بەسێ بەڵام لەوەی 24 مانگە پێ نەوتراوە ئەم چۆڵە شوێن شتیکەوە بوو بۆ چۆشتێکی گیای خواردۆشتێکی ڕۆتیان خۆم چاکە بم قیناگوێ مەرە هیچ شتێکنی لە ڕووی نەرێنیەوە کە پرسیاری کۆتایی من لەگەڵ بەڕێستا و مسکی خیتامی بەردامە ڕێشمانە ئەڵێن ئەگەر خەڵک بزانێت وەک لە سەرەتاوە دەسم پێکرد شێرپەنجە هەیە داخە ئەمرێ هەنێکی لەوانەیە بڵێت تەحملی ناکەوە خۆیە کوژێ بەڵام تۆ لە تێکڕای قسەکانە جەنابە داماژێت بۆدا کە هیچ کەسێک بە هەواڵی دڵناخۆشکرد نامرێ و باسی ستایلە دروستەکەت کرد ئایا کرێ خەڵک ئەگەر پێی بڵێ شێرپەنجە دێ لە داخە خۆی بکوژێ نەخێر بەڵام ئەوانەی کە ئەو نەخۆشی هەیە کاتێک کە پێی ئەوە ترێسەر لە نەخۆشخانەی هیوە توێژەری دەرونیان هەیە بۆ لە خەستەخانەکانی کەشێک کە هاوکاریان بکەن کاتێک کە تۆ بۆ یە کێڵی هەواڵێکی ناخۆشی پێڵێ ئەشی ئەم کەسە بۆ ماوەی تووشی حاڵەتی خەمۆکی ببێ ئەشیە چەند شێوەی خێوی لێ نەکەوێ یان خێوی پچڕ ببینێ یان خێوی ناخۆش ببینێ ئەشیە بۆ ماوەی خواردنی کەم پێتەوانێ ئەشی هەندی هەڵچوون و تووڕەبوونی هەبێ لەبەری وەکو جاران ناتوانێت هەمان چارەکەەکانی ڕۆژانەی بکە یان هەندێک جار خێزان وای لێکە ئەم کەسەوە فشاری بۆ دروستەکە چوە خێزان ناڵم کەسە جوڵە بکە کە کەسی ئەم نەخۆشی هەبێ بە کەوتەی سەر جێگە نییە ڕابینی خێزان سەرینەکەی بۆدان جێگەی بۆدانێ ئەوەی بۆکە ترم کەسە وای لێ هەمیشە لە بری وەریە بەرز بێ خێزانەکە وەری ئەشکێنێ کەڵێنەوە تو ئەوە تێ مەجوڵێ ئەوە مەکەوە مەکەدە خێزانەکە وە لێکەم کەسە مناعیدا بەسێ بەڵام کە بە کەسێکەوەوانەیە کە متمانی بەخۆیەتی پێمی وشەڵم گرنگە ئەوانەیە کە نەخۆشی شێرپەنجەی هەیە ئەگەر ئەمە پێشنیارەکە بۆ نەخۆشخانەی هیوە ئەگەر ئەمە لە من وابگەن ئەم پێشنیارە من نازم ستایلی هیوا ئیشکردنی چۆنە بەڕاستی بەڵام ئەگەر بکرێ مانگی جارێکە 2 هەفتە جارێکە ئەگەر نەخۆشخانەش مەگە 20 نەخۆش بەڕژوو کۆ بکرێتەوانێ هەندێک بابەتی گەشەپێدانی مەدەنی پێبوو یەکەم شت متمانە بەخۆبوون چۆ هەمومان ئەزانین کە مرۆڤ متمانی بەخۆی بوو ئیمنیتی بەرزە بێتەوە کە مەناعەت زیای کرد زیاتر توانی کۆنتترۆلی ناحێت جستەیەکی خۆت بێت بێ ئەگەرم پێشنیاری من هیواوەری بگرێ من ئامادەمەکو دکتۆرێ 2 هەفتە جارێ ماینجا پێی ستایلی خوێن بەرنامەکەیان چۆنە ئەم بابەتیان بۆ بڵێمەوە دڵنیام دەیە کەسی گەشەر لە من باشی شتوانی بێتەوە وێ گرنگە پێی بوترێ بەڵامی کە بەڕێستەڵێ بێتەوە هۆی مردن نەخێر بەڵام ڕەنگە خەمۆکی دروست بکە دڵڕاوکە دروست بکە هەندێک ترس دروست بکە بێخێو دروست بکە هەندێک کەس بەداخەوە کە من 2 حاڵەتی وام دیوە پەناباتە بەر ڕێگەی نادروست پەناباتە بەر مادەی هۆژۆر بۆی بەسەر ئازارەکەی ئازاڵ بێ لەبەر ئێشی هەیە حەبێکی بۆ نووسە بۆ ماوەی هەفتەی 2 هەفتە 3 هەفتە بیخۆ بەڵام کەسە خۆچێت چەند جاریش کە ئەیکڕێتەوانە ئەبێ بە ئالوودە بوو ئەم کەسە کەسێکی خراپ نییە کۆمەڵگە بە ئالوودە بوو لێ تێبگا ئەم کەسە لەبەر نەخۆشەکەی بەکاری ئێهێنێ و زیاتریش لە ئەنجامی نەزانینەوە تووشی بووە نەگەڵی ئەمە لەبەروی تاکێکی خراپە بوو ئەو مادەی بەکارێنێ ئەمی کە من لە پاڵەوەستاوم بریتین لە کۆمەڵێک دار ئەوانەی کە دۆمۆکسیدی کاربۆن لە ژینگەوە وەرەگرن و ئۆکسجینمانێنێ کە پیانەوترێ سیەکانی گۆی زەوی کە گەورەترین ئەمدارانە لە ناوچەی ئەمازۆنان و بەداخۆ لە هاوینی ئەم ساڵە بڕێکی زۆریان لێ سووتا لە لەشی مرۆڤیژە ئەو داران هەمبریتین لە سیەکان بەڵام جیاواز لە سیەکان ئەم دارانی کە ئێستەی بێن بۆ گڵۆپانە جوانکاریان بۆ کراوە یان دیکۆریان بۆ کراوە دروستبوونی ئەو گڵۆپە بچووکانە لە ناو سیەکانی مرۆڤە نیشانەی شێرپەنجە و کێشێشی گەورەیە بۆ ژیانی مرۆڤ شێرپەنجەی سیەکان دووهەم بڵاوترین جۆری شێرپەنجەیە لە کوردستانە و لە ڕووی زانستیەوە لە دەنەخۆشی دەستنیشانکراوە بە شێرپەنجەی سیەکان نۆیان جگەرەکێشن ئەڵلقەی داهاتووی چارە تایبەتە بێ بە شێرپەنجەی سیەکان و خۆپاراستن لەو نەخۆشیە و چارەسەری نەخۆشیەکە و جۆرە جیاوازەکانی هەتاو کاتە و هەتا یەکشەمەی داهاتوو هیوادارم هەرگیز پێویستان بە دکتۆر و نەخۆشخانە و
دەرمان نەبێ. ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرموون. شەو شەوگارتان شاد، خواتان لەگەڵ.